کورد کۆنێکشن میوانداری عەمید هەڵگورد حکمەت دەمڕاستی وەزارەتی پێشمەرگە لە حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق دەکات. کاگەڵگورد زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بۆ دەگوترێ ئەم شەڕەی ئازادکردنی مووسڵ درێژە دەکێشێ؟ زۆر سپاس بۆ دەرفەتە ڕێز و حرمەت بۆ ماندووبوونتان. لە ڕاستیە سەرەتای ئەو دەستپێکی کە ئێسەی بینین ئەوە بۆ خۆی وای کردووە کە خوێندنەوەکان وابێت کە ئەم پرۆسیسە لەوانەیە زۆری پێ بچێت لەبەرەوەی وەکو بینیمانەوەی کە سوپای عێراقی دەستی پێ کردووە لە ینی چوونە پێشەوەی سوپای عێراقی بە شێوەیەکە کە چاودێرەکان هەموو بۆ شێوەیە خوێندنەوە لە ڕاستە ئەمە لەوانەیە زۆر بچێشە بۆ شێوەیە بەو شێوەیە هەر بۆیە داوای ئەوواکرێت کە هێزی پێشمەرگەی کوردستان بەشدار بێت لە شەڕی ئازادکردنی مووسڵا ینی گرنگجیەکە لەوەدایە خۆی ئەوە یەکە لە خاڵەکان خاڵێکەوەی لە ڕاستیا بوو پێش دەستپێکردنی ئۆپەراسیۆنی ئازادکردنی مووسڵ ڕێکەوتنێکی زۆر جددی لەسەر مەسلەی بەشداریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان و جۆری بەشداریکردنی هاوپەیمانان و سوپای عێراقی بکرایە و دواتریش هەندێک خوێندنەوەی مستەقبەلیش بۆ ئایندەی مووسڵ و جۆری بەڕێوەبردننی ئەم شارە و چۆنیەتی هەرچی زووتر کۆنتترۆلکردنەوەی ئەم شارە هەمووی دەبوو کۆمەڵە شتێکن کە دەبوو دراسە بکرایەوە ڕێکەوتنی لەسەر بکرای بەڵام دیارە تا ئێستا بە شێوەیەکی جددی ئەم بابەتە ڕێکەوتنی لەسەر نەکراوە بە تایبەتیش مەسلەی چوونی هێزی پێشمەرگە و بەشداریکردنی هێزی پێشمەرگە ئێمە لە چوارچێوەی هاوپەیمانەتی نێودەوڵەتی هەمووان نزانین پێشمەرگە بەشدارە لە شەڕی تیرۆریستانی داعش بەڵام کاتێک کە وردی دەکەیتەوە بۆ هەر ئۆپەراسیۆنێک کۆمەڵێک مخەتەتات هەیە و کۆمەڵێ پلان هەیە پێویستی بە ڕێکەوتن هەیە لەسەر ئەم ڕێکەوتنە هەر تەنها لە نێوان کورد و لایەنەکانی عەرەبی سونەدایە یا لایەنی عەرەبی شیعەشی تیادا دەبێت بۆ پێی کە هێزێکیان هەیە پێڵەن هێزی حەشدی شعبی لانی کەم پێویست بوو لایەنە فەرمیەکانی بەشدار لە پرۆسەی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش بەشدار بن لایەنە فەرمیەکان ئەو لایەنانن مەسەڵەن هێزی پێشمەرگەی کوردستانە سوپای عێراقا و هاوپەیمانەتی نێودەوڵەتیە و هەتا ڕادەیەکیش لە ڕاستیە حەشدەکان لە لای حکوومەتی عێراقیەوە جۆرە فەرمیەتێکیان پێدراوە بۆیە مەسلەی لە بەرچاو نەگرتنی یان ئامادە نەبوونی حەشدی سونی کارێکی پۆزەتیڤ نابێ بۆ ئازادکردنی مووسڵ لەبەرەوەی ئەمانە جزورێکیان هەیە و خەڵکی دانیشتووی هاوڵاتی شاری مووسڵن و دەتوانن دەور و کاریگەریان هەبێ و چاوساغێکی باشیش بن و لەبیریشتمان نەچێت لەمانەش گرنگتر ئامادەیی دانیشتوانی مووسڵە بۆ ئەم بابەتە چکە ئەمە بەڕاستیە گەر سونەتە زۆر بەجددی هاوکار نەبێ کارێکی ئاسان نابێت. سونەت چەند جددیە؟ نسبەت بە سونە بەرژەوەندیە گشتیەکانی عێراق و هەموو مەنتیقەکە وە سونەش بە تایبەتی لەوەدا خۆی بینێتەوە کە مووسڵ ئازاد بکرێ بەڵام چەندێک گفتوگویان لەگەڵ کراوە یان چەندیش ڕیان وەرگیراوە یان چەندێک با بڵێن بە قسەیان کراوە ئەمە بابەتێکیکەیە. کاک هەڵگوردیەکێ لە خاڵەکانەوەی لە بەغداوە سیاسەتمەدارانی عەرەبی سونە دەڵێن ئەو بایەخەی بەهێزی حەشدی شعبیە درێ بە لەشکری عێراق نادرێ ئەگادارینەوەی کە هەولێریش گلە و گازەندە دەکات لە چۆنێتی دابینکردنی کۆمەک و با بڵێن پێداویستێ لەشکریەکان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان ئەمە لەگەڵ بەغدایە ئەوەندەی تر ناکۆچیەکانی قوڵ کردوێتەوە بە دڵنیایی سەرەتای ناکۆچیەکانی ئێمە وەکو هەرێمی کوردستان و پێشمەرگەی کوردستان لەگەڵ بەغدایە تەوان ناگەڕێتەوە بۆ شەڕی داعش ئەکوە بینین لە هەر لە سەرەتای دروستبوونی حکوومەتی عێراقیەوە لە چەند کابینەی ڕابردووی حکوومەتەکە شابڕاستی ئەستحقاقاتی هێزی پێشمەرگە بەی شێوەیە لە پێشچاو نەگیراوە زۆر جاریش پلانی جۆرا و جۆر هەبوو بۆ تەهمیشکردنی هێزی پێشمەرگەی کوردستان ئەوە قۆناغێکیانە قۆناغی دووەمیان دوای شەڕی داعشە لە ڕاستیە لە دوای شەڕی داعشەوە بە هەمان شێوە ئەم سیاسەتە هەر درێژەی کێشاوە و ئەگەر چی هێزی پێشمەرگەی کوردستان توانیوێتی 1250 کیلۆمەتر وەختێک هەتاکو کۆبانێشکەی کرد 1500 کیلۆمەتر شەڕی هەبێت لەگەڵ داعشا بەڵام
ئەم بۆ چوونە یان ئەم تێگەیشتنە یانیش ئەم جۆری مامەڵەکردنەی کە سوپای عێراقی و یا حکوومەتی عێراقی هەیەتی سەبار لەگەڵ هێزی پێشمەرگی کوردستانە گۆڕانکاری بەسەر نەهاتووە بۆیە ئەمە پێویستی بە تعدیل هەیە. ئەو 1250 کیلومتری کە جەنابەت ئاماژەی پێ دەکەیت و دەڵێیت لایەن هێزی پێشمەرگی کوردستان و پارێزراوە هەموو هێزەکانی کە لەوێن سەر بە حیزبەکانن یا سەر بە وەزارەتی پێشمەرگەن. لە ڕووی سیاقاتی سەربازیەوە یەکشت زۆر گرنگە قیادە و سەیتەرەی هێز لە هەموو شتێک گرنگترا ئەویش ئەو قیادە و سەیتەرێژ لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە وەکو فەرماندەی گشتی هێزەکانی پاسەوانی هەرێم ئەکرێ و دواتریش لە وردەکاری جۆری وەحدەکان ئەوەی کە وەحداتی ئەسکەری چۆنە بەڵێ لەوانەیە ئێمە هێزی جۆرا و جۆرمان هەبێ بەڵام هێزەکانی هەفتا و وەزارەتی پێشمەرگەش هەمووی لە یەکسەر چاوە ئاراستە کرێەوە سەرپەرشتیە کرێ بۆ شەڕی داعشوە تا ئێستاشی گیر و گفتێکمان توش نەبووە لە ڕۆی قیادە و سەیتەرەوە. بەڵام وەزارەتی دەرەوەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەپێی ئەو ڕاپۆرتەی کە بڵاوی کردوێتەوە لەسەر ڕۆژی مافەکانی مرۆڤ یەکێ لەو خاڵانەی کە وەکو گلەیەک و کەم و کوڕیەک باسی دەکات لە هێزی پێشمەرگی کوردستانە ئەوەیە کە ئەڵێ زۆربەی هێزەکان سەر بەلایەنە سیاسەکانن بە تایبەتی پارتی و یەکێتی. طبیعی دەبێت لایەنە نێودەوڵەتیەکان و ئەوانەی کە نووسری ئەم راپۆرتان واقع حاڵی هەرێمی کوردستان وەکو خۆی ببین. ئێمە لە هەرێمی کوردستان لە پاش شەڕی ناوخۆوە دوو وەزارەتی معنی بە پێشمەرگەمان هەبووە لە دوای 2009 ئێمە هەڵماندا ئەم دوو وەزارەتەمان کردوێتەوە یەک وەزارەت وە بەڕاستیەکەش لە ئەزمموی خۆمان لە ساڵانی ڕابردوو تا حدێکی زۆر باش سەرکەوتوو بووین چکە چواردە لیوامان تقریبان دروست کرد بە هاوبەشی بەڵام بەداخەوە شەڕی داعش وە قەیرانی دارایی و هەندێک ئەسبابی تر کە لەوانەیە ئەسباب بووبن لەسەرەوەی کە نەتوان ڕابێ ئەم دوو هێزە هەموو یەک بخرێتەوە بەڵام لە ڕاستیە ئەم هێزانەی کە ئێستا لە کوردستان لە سەنگەری بەرگرین و لە سەنگەری شەرەفان هەموو سەنگە هەموو هێزێکن کە لە ڕاستیە هێزی نیشتیمانین و هێزێکی نیشتیمان پەروەرن بۆیە عملیەی یەک بابلێنکردنی یان تێکەڵاوکردنی ئەم هێزانە کارێکی زۆر زەحمەت نییە بەڵام وەختێکی مناسیبی لەوانەیە پێویست بێت. هەر ئێستا شاندێکی هەرێمی کوردستانی عێراق لە واشنگتنن و بەپێی لێدوانەکانیان داوای کۆمەکێکی زۆر دەکەن بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. پێشمەرگە چی پێویستە؟ پێشمەرگە ئەوەی کە لەسەر حکوومەتی عێراقی بوو ئێمە لە نەتیجەی سەردانەکانیشمانان لێرە بۆ موسەساتی حکوومەتی ئەمریکا باسمان لێ کردووە. پێشمەرگە لە ڕاستیە پێش هەر شتێ نەک هەست بە غوبنەکە قەدری لێکراوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە لەسەر مەسەلەی تەجهیز تەسلیح و تەدریبیش ئەم سێشتە هەتا ئێستاش ضرورەتی هێزی پێشمەرگەی کوردستانە بۆیە ئەمە لە هەموو جێگایەک دەڵێن پێشمەرگە پێویستی بە بودجە هەیە بۆ ئەوەی تەسلیح بکرێت تەجهیز بکرێت تەدریب پێ بکرێت. سەرکەوتن لە شەڕی دژی دەوڵەتی ئیسلامیمە بەبێ هێزی پیادەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە کۆمەلگای نێونەتەوەی بەدی دێت یان نا زۆر بە کورتی تکایە؟ زۆر بە کورتی پێشمەرگە توانیوێتی جێگای ئومێدی تەواوی جیهانیان و مرۆڤدۆستان و دیموکراتخوازانی دنیا بێت و لە مانتیقەکەش سەرکەوتوو بووە و دەتوانێت و سەرکەوتنەش بەردەوام بێ بەڵام بە شەرتێ پشتگیریەکان بەردەوام کاگەڵ گورد زۆر سپاس دەکەم. زۆر سپاس.